ئێستاش لە ئینفۆگرافیکێکدا باس لە گرنگترین وێستگەکانی ژیانی دکتۆر ڕۆژنووری شاوەیس دەکەین. بەڵێ. ناوی تەواوی دکتۆر ڕۆژنووری سەدیق عەلیە، ناسراو بە دکتۆر ڕۆژنووری شاوەیس. ئەمە ناوی تەواویەتی لە ساڵی 1970 بەکالۆریۆسی لە کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی مووسڵ بەدەست هێناوە. لە ساڵی 1970 ئەندامی لیژنەی سەرپەرشتیکاری کۆنگرەی نۆیەمی پارتی دیموکراتی کوردستان بووە. لە ساڵی 1970 فەرماندەی داستانی دێرەلووک بووە. بەڵێ. هەروەها لە ساڵی 1970 یەکێک بووە لە فەرماندەکانی داستانی خواکورد کە یەکێکە لە داستانە بەناوبانگەکان. بەڵێ. لە ساڵی 1970 ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی بووەواتە بە ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێردراوە. لە ساڵی 1991 بەشداریەکی کارای هەبووە لە ڕاپەڕینی مەزندا. دوای ڕاپەڕین لە ساڵی 1992 ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی کوردستان بوو. ئەو کات ئەنجومەنی نیشتیمانی هەبووە لە کوردستانە و ئەو ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی کوردستان بوو. لە ساڵی 1993 ئەندامی مەکتەبی سیاسی پارتی، واتە ئەو کات بە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی هەڵبژێردراوە. پێشتر 89 ئەندامی مەکتەبی ناوەندی بووە، دواتر کۆمیتەی ناوەندی ببورن، دواتر لە 93 بۆتە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان. لە ساڵی 1996 سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بووە ئەو کات. لە ساڵی 1999 تاوەکو ساڵی 2003 دەبێتە سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 4 ساڵ. هەروەها لە ساڵی 2004 دەبێتە جێگیری سەرۆک کۆماری عێراق، ئەو پۆستەشی وەرگرتووە. دواتر لە ساڵی 2005 دەبێتە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق. پێشەوەی سەرەتا دەبێتە جێگیری سەرۆک کۆمار لە ساڵی 2004، لە ساڵی 2005 دەبێتە جێگیری سەرۆک وەزیرانی عێراق. لە ساڵی 2010 جارێکی تکە دەبێتەوە جێگیری سەرۆک وەزیرانی عێراق. لە ساڵی 2010 بە هەمان شێوە مدالیای بارزانی نمری وەرگرتووە. لە ساڵی 2014 فەرماندەیی بەرەی خازر بووە لە دژی چەکدارانی داعش کە بەرەی خازر لەوێسەر بە پارێزگای مووسڵ بووە. ئەو فەرماندەی هێزی پێشمەرگەی کردووە و هەرێمی کوردستانی لە دەستی چەکدارانی داعش پاراستووە خۆی و پێشمەرگەکان. لە ساڵی 2021 واتە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە 15/2/2021 دکتۆر ڕۆژنووری شاوەیس بەداخەوە بەهۆی نەخۆشیەوە لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر کۆچی دوایی کرد.